لە چاوپێکەوتنێکی مەریوان هەڵەبجەییدا خانمە هەڵبەسوان و نووسەری ئێرانی پوران فەروغزاد دەڵێت هەندێک کەس دێنە دنیاوە و بەبێ ئەوەی کاریگەریەک دابنێن دەڕۆن، هەندێک کەسی دیکە لەو کاتانەی کە زیندون بەناوبانگن پاشان دەمرن و ناوبانگەکەشیان دەمرێت، هەندێک کەسی دیکە هەن لە پاش مەرجیان جارێکی دیکە لە دایک دەبنەوە. سڵاوی یاسۆ جەبارتان لێبێت. زایەڵی داهێنان بە گوڵبژێرێک لە جوانی و خەیاڵ ڕەنجینیەوە هاتەوە دیداری ئێوە. سازکردنی دیمەنێکی خەیاڵ ئامێز و هەڵخەڵەتێنەرانە بەڵام خەڵکی سەرسام کردووە. ئەم هونەرمەندە فەڕەنسیا دیمەنی تاوەرەکەی ئیفێڵی بە ئەندازەیەک گۆڕیوە، زۆر وریان نەبیت ئەکەویتە خوارەوە. هونەرمەندی فەڕەنسی شێوەکاری سەرشەقامەکان JR دیمەنێکی ساز کردووە کە باڵی کێشاوە بەسەر تەواوی گوادیغۆ ئێکسپلانس لە پاریس بۆ ئەوەی پێشکەشکردنی ڕوانگەیەکی جیاواز بۆ چاوەری ئیڤڵ بە بەکارهێنانی کۆلاژی کاغەز بۆ سازکردنی وەهمێکی ڕوانگەیی بۆ پانتاییەکی بەنێوبانگ لەم شوێنەدا ساز کراوە. هونەرمەندی هاوچەرخی فەڕەنسی JR نوێترین دامەزراندنی هونەری خۆی ئاشکرا کرد کە یاری بەچاو دەکات. بەسەر دیمەنێکی کەندەڵاندا دەڕوانێت لە خوار دیمەنی تاوەری ئیڤڵەوە. ئەم ڕوانگە خەیاڵ ئامێزە تاوەری ئیڤڵێکی زەبەلاح لە ڕەش و سپیدا نیشان دەدات کە پێیەکانی بە درێژایی کێوێک لە نێوان دوو کەندەڵان و لووتکەیەکدا وەستاوە. بۆ دەرخستنی بورجی ئیڤڵی ڕاستەقینە وەهمەکە بە تەواوی لە گۆشەیەکەوە دیاری کراوە. ئەم دیمەنە هونەریە گەشتیاران و ڕێبوارانی سەر ئەم شەقامەی سەرسام کردووە. کیژۆڵەیەکی ئەمریکی 16 ساڵ هەر لە مناڵیەوە یاری سکەیت بۆرد دەکات لە کالیفۆرنیا. خۆی بۆ خەونە گەورەکەی ئامادە دەکات، وەک ئەندامی تیمێکی ئەمریکایی بەشداری لە ئۆڵۆمپیاتی 2021دا بکات و خەڵاتی زێڕین بەدەست بهێنێت. ئەو بە هیوایەکی گەورەوە چاوەڕوانە. یاریزانی خلیسکێنەی سکەیت بۆرد قوتابی ئاوازدانەر بەم شێوەیە تەمەن 16 ساڵ برەیسی ویستن لە کالیفۆرنیا خۆی دەناسێنێت لەسەڵ ماڵپەڕەکەی. هەرە تەمەنی 13 ساڵی وەکو ئەستێرەیەکی شەکاوی خلیسکێنە دەرکەوتووە. ئەو تەمەنی تەنها 5 ساڵ بوو کە دەستی بەم وەرزشە کرد. جارێکیان باوکم گوتی دەچم خلیسکێنە دەکەم لە مەلەوانگەکە. منیش گوتم چۆن دەتوانی ئەوە بکەیت، بەڵام بۆم دەرکەوت کە مەلەوانگەی مەلەکردن نییە، مەلەوانگەی خاڵیکردنەوەی ئاوە. هەرگیز باوەڕم نەدەکرد کە ئەوە ڕاست بێت. پێشەوەی ژیانی تەرخان بکات بۆ وەرزشە پێشتر هەوڵی دانس و جمناستیک و یاری باسکەی داوە، بەڵام خلیسکێنەی سکەیت بۆرد ئەو خولیایی بوو کە بەدی هات. هەموو کاتێک لەوەیە بۆی سەرنجت ڕابکێشێت، وەکو بەشێکی تەواوکەری منە. بۆم دەرکەوت کە بۆ هەر شوێنێک بچم وەکو یەک نییە هەموو ڕۆژێک. بۆ باوکی برەیس یاری خلیسکێنەی سکەیت بۆرد تەنها خولیایەک بۆ، دایکیشی هیچ خۆشحاڵ نییە کە کچەکەی خولیای ئەم هونەرەیە و بە هونەرێکی خەتەری دادەنێت. لە سەرەتاوە زۆر خۆشحاڵ نەبووم، پێم خۆش بوو کە ئەنجامی دەدات، بەڵام پێم باشتر بوو کە هونەری تر تاقی بکاتەوە لەوانە سەماکردن. ئەمڕۆ برەیس یاریگایەکی خلیسکێنەی خۆی هەیە لە باخچەی ماڵەکەیدا. باوکی لە ماوەی 6 ساڵ و 2500 دۆلاری لە بنیادنانیدا خرج کردووە. زۆر کەس پێیان وایە خلیسکێنەی سکەیت بۆرد هاوشێوەی جمناستیکە و پێویستی بە جوڵەی جەستەیی هەیە، بەڵام برەیس پێی وایە کە وەرزشێکی زۆر ئیلهام بەخشە و پێویستت بەداهێنانی زۆرە. ویستن ڕوبەڕووی ئەو ڕخنانە دەبێتەوە کە پێیان وایە وەرزشی خلیسکێنەی سکەیت بۆرد تەنها بۆ پیاوان هاتووە و نابێت ئافرەتان ئەنجامی بدەن. کاتێک کچانە وەرزشە دەکەن پێویست ناکات لاسایی کەس بکەنەوە یاخود خۆیان بگونجێنن. خەونی برەیس ئەوەیە کە بەشداری ئۆڵۆمپیاد بکات لە مانگی 7 ئەم ساڵدا. ئەو یەکێکە لە هیواکانی تیمی ئەمریکا بۆ بردنەوەی مەدالیای ئاڵتون لە یاریەکانی تۆکیۆ. ئەگەر بێت و ڕۆژێک بچمە ئۆڵۆمپیاد بەڕاستی هیچ وشەیەکم نییە بیڵێم. پێم وایە هەر لەوێدا دەست بەگریان دەکەم و ناتوانم خۆم ڕابگرم. سەرکەوتنی یاندۆران ویستن پێی وایە بەشداریکردن لە ئۆڵۆمپیاد بەشێکی گرنگە لەودا. خانمێکی میدیاکار و ڕۆژنامەوانە و خاوەنی بڕوانامەی زانکۆیە لە بواری ڕۆژنامەگەریدا.
بەڵام بە خەونێکی گەورەوە دەژی و خۆبەخشانە پرۆژەیەکی ژیان دۆستانە و مرۆڤ دۆستانەی مەزن دەبات بەڕێوە. توانیوێتی سەدان ئازیزی خاوەن پێداویستی تایبەت و نابینا و نابیست و شەلل دەماغ لە پرۆژەیەکی شاخەوانی و گەشت و گوزاردا بۆ ناوچە جوانەکانی سروشتی کوردستان کۆبکاتەوە. خاتو شارە مستەفا بە ئومێدێکی گەورەوە دەژی و توانیوێتی بەرەنگاری بربەست و ئاڵنگاریەکان ببێتەوە. ئێستاش میوانی زایڵی داهێنانە. شارە خانم کاتت باش. ئەو کاتت باش کاگاسۆ. زۆر سپاس دەکەم. شارە خان هەڵبەت تۆ زیاد لە 2 ساڵە سەرقاڵی پرۆژەیەکی ئەم پرۆژەیە زۆر گرنگە هەم بۆ کوردستان و هەم پرۆژێکی جیهانیشە لە هەموو جیهانە پرۆژەی لەو جۆرە هەیە بەڵام ئەم پرۆژەیە لە هەرێمی کوردستانە بەو شێوازە و بەو خەمە گەورەیە و هاوکات کۆکردنەوەی ئەو هەموو کەسە بۆ پرۆژێکی لەو جۆرە ئەکرێ بپرسین چەند ساڵە دەستان پێکردووە و وەتوانیتانە چەند کەس کۆبکەنەوە بۆ ئەم پرۆژەیە و لەگەڵتانە بەردەوام بن. باڵێ کاگاسۆ ڕاستی ئەو پرۆژەیە یەکسەر لە ماوەیەکی کورتە نەهاتۆتە بەرهەم. هەڵبەت من ساڵانێکی زۆرە لە دوای 2010ەوە هاوڕێتی خاوەن پێداویستی تایبەتم کردووە. ئیتر پەیوەندی بە هیچ شتێکەوە نەبووە تەنها ئەوەی کە بۆ خۆم پێم خۆش بووە لەو چین و توێژە ینی لەو چین و توێژە نزیک ببمەوە. بۆیە ماوەیەکی زۆر تا 2016 زۆر تواناکانیانم ئەبینم کە ئەوان بەشێکی جەستیان لە دەستداوە بەڵێ بەڵام ڕوبەڕووی ئەبنەوە بەرەنگاری ئەو بەشە ئەبنەوە هێزیان هەیە توانایان هەیە بوێریان هەیە. بۆیە سەرەتا یەکەم کارم پرۆپۆزەڵێکم تەقدیم کرد بۆ یەکێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن کە کاری دۆکۆمنتەریان لەسەر بکەم. سپاس بۆخوا هاوڕێیەکم لەو دەستگای ڕاگەیاند نەبوو زۆر هاوکاری کردم و توانیم کۆمەڵێ کاری دیکۆمنتەری زۆر باشیان لەسەر بکەم و ڤیوێکی یەکجار زۆری هەبوو. هەر ئەوە بوو زیاتر پاڵی پێوە نام بۆی بتوانم کاری زیاتریان بۆ بکەم و زیاتر لیان نزیک ببمەوە ئەو شتانە بکەم کە ئەوان دڵخۆشەکە چونکە هەرچیش بکەی ئەوان خۆیان بە کورتەکەی خۆیان بە ئەوە ئەبینن کە ئەوان جستەیان ناتەوە و هەمیشە لە کۆمەلگا خۆیان بەکەمترە بینی و وتیان نبوو زۆر شەرمن بوو تێکەڵ نەبوو پێی خۆش نەبوو لێ نزیک بیتەوە وای ئەزانی کە ینی ئەو خۆشەویستی و ئەو هاوڕێتی و ئەو کارانی کە من ئەم کرد ئەو وای نەئەبینی. بۆیە تەواو خۆم لێ نزیکردنەوە لە ڕێکارە دیکۆمنتەرەکانمەوە ئەوە بوو بە هەنگاوی یەکەمم بۆ ئەوەی کە بتوانم گروپێکی بچووکی شاخڕەوی بەتایبەت بۆ نابیناکان سەرەتا دەستم پێکرد واتە لە کۆتایی 2018 بۆ سەرەتای 2019 ئەو بیرۆکەیەم بە خەیاڵا هات هەموو هەڵبەت ئەوەش توانەکانیان وای لێکردم کە من بۆ خۆم پێشتر کاری شاخەوانیانی لە سەرەتای کاری شاخەوانیەوە بەڵین وەرزشی شاخەوانی لە هەرێمی کوردستان بۆ خۆم شاخەوانی یەکەم بیرم لێ کردەوە کە بۆ ئەوانە بەمە ئەو شاخە هەنێکیان باری دەرونیان زۆر خراپ بوو و هەنێکیان کێشەیان هەبوو و هەنێکیان پێویستیان بە ڕۆشتن بوو دایمە باسی ئەوەیان نەکرد ئەگەر بڕۆن ینی کەس نەبوو لەگەڵێنە بڕوا بکە کاک ئاسۆ بە تایبەتی نابیناکان زۆر پێویستیان بە ڕۆشتن هەیە. لە سەرەتای 2019 وەکو تاقیکردنەوە یەکە کۆمەڵێک لە نابیناکان ئەوەش بە هاوکاری هاوڕێ شاخەوانەکانم من چونکە بە تەنها ئەوە بیرۆکەی منە بەڵام هاوکاری ئەوان نەبێ من ناتوانم ئەو کارە بکەم. یەکەم گەشتیشمان ئەوە نەبوو بە گەشتێکی ئاسایی دەست پێ بکەین هەر یەکسەر بۆ لوتکەی شاخی باڵام بۆ لە هەڵەبجە و سپاس بۆ خوا بە سەرکەوتوی چوینە لوتکە و گەڕاینەوە ئیتر ئەو هەنگاوە بوو بەهۆی ئەوەی کە من بەردەوام بم هەتا ئێستا لەو کاتەیە ئەگەر بڵێم لە سەرەتای 2011 تا 2019 ڕەنگە بڵێم سپا بۆ 200 کەسم ناسیبێ بەڵام لە ئێستا بۆ بە سەدان کەس باهۆی ئەو وەرزشی شاخەوانی ئەو گروپی شاخڕەویە کە بۆم داناون ئێستا بە سەدان هاوڕێی خاوەن پێداویستی تایبەتم لە هەموو شار و شارۆچکەکان هەیە. شارەخان زۆر سپاس بۆ بەشداریت هەربژی. زۆر سپاس بۆ ئێوەش کاگاسە. زۆر سپاس دەکەین. هەر لەسەرم پرۆژەی شارە فەرحان هەورامانی لەگەڵ گەشتەکەیاندا هاوڕێ بوو فەرمونون لەگەڵ ئەم راپۆرتە.
بڕیاری گەشتێکی شاخەوانیان داوە. وردە وردە کۆ دەبنەوە و ڕاهێنەرەکەیان هاوکاریان دەکات. ئەوان پێیان وایە گەرچی خاوەن پێداویستی تایبەتن، بەڵام دەستبەرداری حەزەکانیان نابن. لە سلێمانیەوە بەرەو ناوچەی سماقوڵی بەڕێکەوتین. پاش گەیشتنمان بۆ ئەوێ دەستیان بە شاخڕەویەکە کرد. کەم ئەندامان هەمووی بە نابینایانەوە کەم ئەندامی جەستەوە زۆر دڵخۆشین کە ئێمە ئەم گەشتە ئەکەین، چونکە ئێمە پێشتر بێبەش بووین لەم گەشتە. سەرپەرشتیاری گروپەکە خاتوو شارایە کە کەم ئەندامان کۆکاتەوە لێرە و سپاسیەکە باوەجی کۆیە. ئەم گەشتەی ئەم جارەمان بە سەرپەرشتی تیپی شاخەوانی باوەجی کۆیە، لێرەوە دەستخۆشی لێکا و سپاسی کاکیوا ئاکات. بەشێکی زۆریان نابینا بوون بە بەکارهێنانی تەکنیکەکانی شاخەوانی و ئەو شاخەوانانەی کە هاوکاریان بوون زۆر بە سەرکەوتویی بە شاخی سناوەدا سەرکەوتن. ئەوان وە خۆیان دەڵێن دەمێکە بەشداری گەشتە شاخەوانیەکان دەکەن. ئێمە تەمان وەکو نابینا و خاوەن پێداویستیەکان بەگشتی کە گەشتی شاخەوانی یەکەم جار بۆ شاخی باڵامبۆ بوو، ئەنی شتێکی مەحاڵ بوو بەلامانەوە کە کەمەندام یاخود نابینا بتوانین بۆ شوێنە سەختانە سەرکەون و بگەنە سەر نوکی شاخەکان. بەڵام خۆشحاڵانە کە خاتوو شارا و پێشنیاری بۆ کردین و ئێمەش وەکو نابینایان یەکەم گەشت کە زۆرینەی زۆرمان هەموو نابینا بووین وەچوینە شاخی باڵامبۆ لە شاری هەڵەبجە وەچوونە سەر نوکی شاخەکە. هەستمان بە خۆشێکی زۆر کرد کە ئێمەش وەکو نابینا و خاوەن پێداویستە بەدەکان ئەتوانین گەشتی شاخەوانی بکەین. گروپی شاخەوانی باوەجی کۆیە ئەوانی لە سلێمانی و هەولێر و ڕانیەوە بانگێش کرد بوو. ئەوان پێکەوە جگە لە هاوکاریکردنیان لە گەشتەکەدا خوانی نانی ئێوارەشیان بۆ ئامادەکردن. ئەو گەشتە گەشتێکی گشتیە لە زۆربەی شار و شارستکانی کوردستان بەشداریان تێدا کردووە، وەک هەولێر و ڕانیە و قەڵاتزێ و کۆیە و تەقتەق و سلێمانی و چەند ناوچەیشتر. مەبەست لەو گەشتانە دروستکردنی ڕۆژێکی تایبەتە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان کە ئەوانیش دەتوانن وەرزش بکەن و دەتوان بێنە ناو سروشتەوە. ئێرە گوندی سناوەیە، ئێستا ئێمە لە قەراق گوندی سناوە بەڕێ دەکەین، لێرەوە دەستین بۆ ئەشکەوتی سناوە کە سروشتێکی جوان و دڵگیری هەیە. بەرزی و نشەویەکانی شاخەکە و دڵسۆزی و بەدەمەوەچوونی شارای ڕاهێنەر بۆ ئەوان هاوکات پێڕانەگەیشتنی وای کردبوو ئێمەش وەک ستافی دەنگی ئەمریکا هاوکاری ئەوان بین. شارا وە خۆی دەڵێ لەگەڵ گریان و پێکەنینەکانی ئەواندا دەژیم. هەڵبەت سازکردنی ئەم گەشتانی بۆ خاوەن پێداویستی تایبەت ئەنجامی ئەیام بڕیارەکەی لە شەو ڕۆژێکان نەبووە، ئەگەڕێتەوە بۆ ساڵانی ڕابردوو کە من تێکەڵاوێکی تەواوم لەگەڵ خاوەن پێداویستی تایبەتدا هەبووە، توانی ومە ئاستی جەستەیان تواناییان بوێریان بەڕەنگاربوونەوەیان دیاری بکەم و هەنگاوم ناوە بۆ ئەوەی کە کارێک بکەم کە نەکرابێ و هەستەکەم کە ئەوان زۆر سروشتیان پێویستە لەبەر ئەوەی زۆربەی زۆریان گۆشەگیرن، زۆربەی زۆریان هەست بە تەنیایی یەکەن، هەستەکەن لە کۆمەڵگا جیاکراونەتەوە بەوەی کە ئەوان جەستەیان بەشێکی جەستەیان نییە. دوای کۆتاییاتنی گەشتە شاخەوانیەکە کە بەیانی تا ئێوارە درێژەی کێشا لە ناوچەی گەشتیاری سماقوڵی هەمووان پێکەوە وچانێکیاندا و ماڵاواییان لە یەکتری کرد. سوهراب سپهری لە چامەی بانگی سەرەتادا دەڵێت شەوێک لە شەوان پیاوێک لە منی پرسی تا پێگەینی ترێ چەند سەعات ڕێگایە دەبێ ئەم شەو بڕۆم. دەڤژەنێکی بەتوانای شاری سلێمانی بەدڵ و ڕۆحێکی پڕشکۆوە بە شێوازێکی جیاواز و پڕهەیەجان و جوان بینیەوە دەف دەژەنێت. ڕێباز مەجید میوانی بەڕێز نەورۆز بوو. بەڕێز نەورۆز مەولود ڕەشید دانیشتوی شاری سلێمانی. سەرەتای دەستپێکی من بۆ ئالەتی دەف لە باوشی ئەزیزمەوە بوو، با بڵێن ئەو حەز و ئینێرجی و تاقەیەم لەو بینی منیش حەزم لە ئامێری دەف کرد. هەر خولیاکەش مەگەڕێتەوە بۆ ئەو کاتی کە بە سەماعی جۆم لێ بوو کاتێکە باوکم پرۆڤەیە کرد
گوێم لە ئامێری دەف و زۆر زۆر بەلامەوە هەستێکی جیاواز بوو، زۆر زۆر خۆش بوو بەلامەوە. دەف هەر لە سەرەتای دروستبوون لە پێش هاتنی ئاینی ئیسلام و هەر هەبووە کە ئاینی ئیسلام هاتەوە با بڵێن مۆسیقای حرام کردو دەف لە تەکی و خانەقاکانە ماوەتەوە بۆ ئەوەی لە ناو نەچێت با بڵێن لە ئێزیدی بێت تەشەی خانەقاکان بێ بۆ نمونە کە ئێستا حالی حاضر هەر لە تەکیەکانە هەر هەیە وجودی هەیە ئەنجا لەو سەردەمانەیە بۆ پارێزگاریکردن لە دەف ئەم شتە چۆتە تەکی و خانەقاکان و بۆی پارێزگاری لێ بکەن بۆ لە ناو نەچوونی ینی ئالەتەکە. دەف ئالەتێکی بەڕاستی لیاقێکی فولیە لەبەر ئەوەی تۆ ئەگەر سازێک بژەنیت بۆ نمونە ئەیکەیتە باوەشت، ئەگەر عودێک بژەنی ئەیکەیتە باوەشت، ئەگەر جەمبوشێ بژەنی ئەیکەیتە باوەشت، ئەگەر زەڕ بێ ئەسف کە ئەیکەیتە باوەشت. بەڵام دەف لە هەمووی جیاوازترە بۆ لەبەر ئەوەی تۆ لەسەر تەوازنی دەست ڕایە یعنی لەسەر دەستی چەپت ڕایەگری. هونەرمەندی شێوەکار ڕەسوڵ گەوهەری سەرقاڵی هونەری هەڵکۆڵینە و توانیوێتی تابلۆی دەیان کەسایەتی ناوچەکە دروست کات لەسەر بەردی مەڕمەڕ و گرانێت. زۆر کات بۆ دروستکردنی یەک وێنە نزیکەی 20 ڕۆژی خایاندووە لە کاشی و لە فەخفوری و لەسەر گڵاس کاری نووسین و نەخش ساز دەکات. ئەحمەد زێباری بۆ زایاڵە میوانی گەوهەر بوو. هونەری هەڵکۆڵین لەسەر بەردی گرانێت بەبێ بەکارهێنانی ڕنگ بە دەست و فرێس ئەنجام دەدات. ئێستا بۆ یەکەم جار دەبێ بە قەڵەمێک بە پێنووسێک بە ماجیکێک بینووسی جوان دوای بێ ئەوەی بە دەوریدا خەتی بکێشی و ئینجا دوای خەتکێشانەکەت ئینجا بێ دەست بە حەفرکردن بکەیت. ئێستا هەروەک دەبینن ئێستا نووسینەکەم بە ماجیک نووسی دواتریش هەر بەو فرێزەی دەوری نووسینەکەم خەت کێشا و ئینجا دەفعی دەست دەکەین بە هەڵکۆڵین و حەفرکردنی. ڕەسوڵ گەوهەری باسی لەوە کرد کە بۆ ماوەی نزیکەی 22 ساڵە کاری شێوەکاری دەکات و چەندین پێشانگەی تایبەتی لەو بوارەدا کردوتەوە. سۆزان کە هاوسەری ڕەسوڵی شێوەکارە ئەویش شانبەشانی هاوسەرەکەی لەو بوارەدا کار دەکات و توانیوێتی بە فرێز نەخش لەسەر هەندێک کەلوپەلی ماڵەوەدا بنێت. زیاتر من وەک کاری نێوماڵ خۆم تێیادیتەوە بۆ نمونە ئێستێ ئەو فینجانە ئەوانە ئێستێ خۆم دروستم کردووە و هەروە بۆ هاوڕێکانیشم زۆرجار بۆم دروست کردوونە و بە هەدیە پێم داون ئێتر بەو شێوێ منیش بەرداوام بووم لەگەڵێ. بۆ بینینی زیاتر لە کارە هونەریەکانی سەردانی ئەم گۆڕستانە دەکەین. زۆرێک لە کێل و بەردانەی نێو ئەم گۆڕستانە دروستکراوی ئەم هونەرمەندە شێوەکاران وەک باسی لەوە دەکرد. هەموو ئەو دۆست و برادەرانی کە دەزانن من بە کاری شێوەکاری بەدەست دەکەم هونەری دەستیە بە تایبەت بە بێڕەنگە بە زۆری نەداوە لە من دەکەن ئەوە کە لێرە بۆیان دروست بکەم و دەتوانم بڵم زۆریش من حەزم کردووە و خولیای کارەکەش بووم و من توانیومە بە دروستکردنی ئەو کێل و بەردەیە بۆ بنەماڵەیە تەنانە دڵی خۆش و دڵی و بنەماڵەیە شەرخۆش بکەم. حەز و خولیای خۆم بووە. جێباسە ئەم هونەرەوە خۆیوەتی خۆلیای خۆیەتی بۆیە ڕۆژانە سەرقاڵی داهێنان و فێربوون و زانیاری زیاترە لەسەر هونەری هەڵکۆڵین.
ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. خانمێک و مێردەکەی پێکەوە سەرقاڵی کاری هوەری دەزڕەنگێنین لە مووسڵ. ئەوان ئاوڕیان لە بەشێکی گەورەی مێژووی شارستانی عێراقیەکان داوەتەوە بە کورد و عەرەب و کەمەنەتەوایەتی و ئاینەکانەوە. پاشکستی گەورەی هەژمونی گروپی ئیسلامی داعش لەو شارە گەورەیەدا ئەوانەی شەیدای هوەر و موزیک و تابلۆ و کاری دەزڕەنگێنین ڕۆح و خەیاڵیان بوژاوەتەوە. ژنە کومێرێک di mala xwe de cihekî terxan kiriye ji bo karê nîgarkêşiyê bi rêkeka cêwaz û cuda ji nîgarkêşiya li ser tabloyan tête durustkirin. Kerestên destpêkî dare û zilên berdidanan e. Tabloyên firinşrakêş lê durust dikin. Ev ji nûmêre karê xwe dest pê kiriye her ji azadkirina Mosilê ji destên Daeş û heta nûke ew berdewam in. بویە ژێدەرێ ژیانە wan her tabloyek bi bihayekî dihête firotin. Hindek caran bi rêka sosyal medyayê daxwazeka ekcar zor li ser karê wa dihête kirin. والله نحن واحد كان يساعد الثاني. بو خدي هر يك جمع اليكاريا يدن دكه دسبيكي ده اف حزرا من بو ظلامي من جوي كاري حز ذكر لي نزاني بو جوابك لي منجي خسكو او كار بكي و ازي بشواني او يبكم و هدي او فيري في كاري بو و جار جارنا او بسر خدكي و سپاس جو خدي ريكو اسكارم كاري مالي وفي كاري بهفري بكم شغل البيت وشغل الرسم. والله زوجتي طبعا هي هفجينا من كسایی که ویا دماهی دجیانا من دا جبرکو آلی کاریا من و هاندانا من کریا بو وی کاری زور جار از دبیجم تو بلاو بکم من درفتینه وکو تدزانی افکاره پیدوی بریا میدیا جواکی بیتا بلاو کرن حتا کو خلق ببیند نابد از کاره که بکم لبر خود دابنم دمال دا دوی خلق ببیندن. هنرê evan jin û mêra ji keltûr û mêjoya Iraqê û Herêma Kurdistanê bixwevedgirîtin. Her ji çiya û dol û nihalên Kurdistanê û heta digehîte ehwarên Basra ku li başûrê Iraqê ne. بدأت من الشمال من شمال الحبيب من كردستان. من جبا کورامیا خوشتوی ji Kurdistanê dest pê kiriye min gelek tablo li ser durustkirîne û bidarî nexşandîne wekû hîn dibînin karê min yê dûmahiyê tabloyeke li ser ehwaran û dîmenên ciwan têdane her wesa şenaşîlên Necef min kirîne tabloyek. Rojane cemal û efrah pitiriya demên xwe li evî cihî borînin da ku jêderê jiyana xwe misoger bikin. Tablo heye bi kojmê 100,000 dînarên Iraqî firotîne û heta digehîte 50,000 dînarên Iraqî. Hîviya wan ewel ayîndekê nêzik ewan cihekê berfireh hebîtin da ku dahênanên mastir bikin di çarçovê karê xwe da. Kawa Umer Dengê Emerîka Mosul. چیرۆگنووس و هەڵبەسوانی ئەمریکایی بەڕەچەڵک لوبنانی جوبران خەلیل جوبران دەڵێت نیوە ژیان مەژی و نیوە مردن مەمرە کە بێدەنگیت هەڵبژات ئیتر بێدەنگ بە کە قسەت کرد تا کۆتایی قسە بکە خۆت بێدەنگ مەکە بۆ ئەوەی شتێک بڵیت تا زایەڵەیەکی دیکە و جوانی و داهێنانێکی دیکەی جیهان ماڵەوە.